ئەو دامەزراوانە ببین کە ڕەهەندی سیاسیان هەیە. لەژێر دروشمی بربەسەکانی بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاسۆ و چارەسەری تۆڕی ڕێکخراوەکانی بواری هەڵبژاردن دیدارێکی تایبەتیان بۆ سەرۆکی پەرلەمان و سەرۆکی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمان ئەنجامدا. سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هاوڕان لەسەر ئەوەی هەڵبژاردن لە کاتوادەی خۆیدا لە مانگی تشرینی یەکەمی ئەم ساڵ ئەنجام بدرێت. بەڵام تا ئێستا لەسەر چۆنیەتی ئەنجامدانی هەڵبژاردن و شێوازی کاراکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕێک نەکەوتوون. فراکسیۆنەکانی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی پێیان وایە هەڵبژاردن لە کاتوادەی خۆیدا ئەنجام بدرێت و کۆمیسیۆنیش بەم پەیکەرەی ئێستایەوە کارا بکرێتەوە و بۆشاییەکانی پڕ بکرێتەوە. شێوازی هەڵبژاردنیش لە جێی یەک بازنەیی بە 4 بازنە یاخود فرە بازنەیی بڕێوە بچێت. ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنین لە کاتی خۆی هەڵبژاردنێک کە متمانە بۆ دەنگدەران بگەڕێنێتەوە و ژمارەی بەشداری هاوڵاتیان زیادکە و پەرلەمانێک هەڵبژێرێک کارابێ توانای هەستانی بەرگەکانی هەبێت، توانای گۆڕینی نەخشەی سیاسی هەبێت، توانای لێپرسینەوەی وەزیرەکانی هەبێت و ئەگەر نا بەم میکانیزمانەی ئێستەوە کە هەڵبژاردنەکان لە ڕابردوو ئەنجام دراون هەمان نەخشەی سیاسی بەردەوامە بێ و ئەمە جێگەی تموحی هاوڵاتیانی کوردستان نییە و حکوومەتێک نایەتە دی بەم جۆرە هەڵبژاردن کە حکوومەتێک بێت کە لە بەرملکەچی پەرلەمان و چاودێری پەرلەمان بێ. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە بەرژەوەندی گشتیە و ئیستیقرارەتی سیاسیە و پێشکەوتنی پرۆسەکەیە بەو جۆرەی هاوڵاتی هەستکە ئەوە دەنگی ئەوە بە متمانەی ئەوەوە لە پەرلەمانەوە نوێنەرایەتیەکە و ئەوەی کە لە حکوومەت پێگەیەنێ بە متمانەی ئەو پێک هاتووە و نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە و حکوومەت و دەسەڵاتەکانی هەر هەمووی ملکەچی بڕیار و چاودێری پەرلەمان. لە کاتێکا دۆخی ئەم هەرێمی کوردستانە خەڵکی هەرێمی کوردستان لە معاناتێکە کە بێ پرسیاری ئەوە بکەین ئایا خەڵک متمانەی هەیە بە هەڵبژاردن؟ ئایا ئەوەی حکومڕانی هەرێمی کوردستان بەسەر ئەم میلەتەیە هێناوە لە کەم دەرامەتی، لە ستەم، لە بێیاسایی، لە بێبژێوی، لە دەستکاریکردنی پارەی بانک، لە ناشەفافێتی داهاتی نەوت و سەرۆت و سامانی ئەم وڵاتە، لە بەکارهێنانی هێز لە حکومڕانیان لە بەدەر لە بەکارهێنانی یاسا. ئەمە پێوترێ حکومڕانی، ئەمە پێوترێ شتێک کە هەڵبژاردننی بۆ بکرێ. ئەمە پرسیارێکی جددیە، ئەبێ دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان لە خۆی بکە پێش ئەوەی کە بێت باس لە هەڵبژاردن بکە. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ ئەوەدایە کە هەڵبژاردن لە کاتوادەی خۆیدا ئەنجام بدرێت و کۆمیسیۆنیش بەم پەیکەریەتەی ئێستایەوە کارا بکرێتەوە. بەڵام تاکە فراکسیۆنە کە نایەوێت دەستکاری سیستەمی هەڵبژاردن بکات و مەبەستیەتی بە یەک بازنەی هەڵبژاردن ئەنجام بدرێت. یەکێتی نیشتیمانیش دەڵێت ئەم یاسای هەڵبژاردنە یاسایەکی خراپە و داوا دەکات یاسای هەڵبژاردن ببێتە 4 بازنەیی یاخود فرە بازنەیی. ئێمە مبادرەیەکی ترمان کردووە لەگەڵ سەرجەم فراکسیۆنە بەڕێزەکانی تر لە پەرلەمانی کوردستان کە ئەم کۆمیسیۆنەی هەیە وەکو خۆی کارا بکرێتەوە و لە دواتردا ئەم فەراغەی کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی لەناو کۆمیسیۆنی هەڵبژاردن ئێمە بتوانین فەراغی خۆمان پڕ بکەین. لەگەڵ ئەوەین یاسای هەڵبژاردن وەکو خۆی بێ دەستکاری نەکرێ. 5 فراکسیۆنی بەڕێز لەگەڵ ئەوەن کە تعدیلی قانونی انتخابات بکرێ. ئەو قانونێکی باش نییە، پێویستی بە هەموارکردنەوەیە و کێشە و کەم و کوڕی زۆری هەیە. ئێستا ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە خۆتانزان بەداخەوە ڕێژەیەکی کەم لە خەڵکی کوردستان ئەچنە سەر دەنگدان. ئێمە ئامانجمانەوەیە کە بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکەین، هەڵبژاردنێک بێ کە ڕسوورمان کە لای دۆستەکانمان و لە بەردەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆی زیاتر خەڵکی کوردستان بچنە سەر سنوورەکانی دەما. گەرچی لایەنەکان هاوڕان لەسەر ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی ناکۆچی لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی و سووربوونی پارتی لەسەر یەک بازنەیی چاودێران بە دووری دەزانن هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. سەرجەم لایەنە سیاسیەکان لە نێو پەرلەمانی کوردستان لەسەر ئەوە ڕێککەوتونکەوە هەڵبژاردنەکان لە کات و وادەی خۆیدا بەڕێوە بچێت، بەڵام تاکو ئێستا نەگەیشتون بە هیچ ئەنجامێک. هەرچەندە گەر هەڵبژاردن لە کات و وادەی خۆیدا بەڕێوە بچێت، ئەوە دەبێت تەنها لە ماوەی 5 ڕۆژی تر پەرلەمانی کوردستان یاسای هەڵبژاردنەکان و ئەنجومەنی کۆمسیاران کارا بکاتەوە بۆ ئەوەی سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکەن، گەرنا هەڵبژاردنەکان بۆ کات و وادەیەکی تیکە دوا دەخرێن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.